سڵاوی کامەران حاجۆمەر و تیمی باسی ڕۆژتان لێبێت. ئەم جارە بە دوواداچوون دەکەم لەسەر کێشە و گرفتی زیاتر لە 29 کەس کە لەلایەن کەسوکاریانەوە دەرکراون لە ماڵ. شوێنیان نییە بژین، نانێک نییە، شوێنی حەوانەوەیان نییە. لێرە هاتووین لە ماڵی ئارام ئەم خەڵکە لە هەولێر، لە سلێمانی، لە کەرکووک، لە مووسڵ، لە مەغمور، هەموو ئەو کەسانی کە لە ماڵەوە دەرکراون خاوەن پێداویستی تایبەتن خێزانەکانیان کە سوکاریان ڕایان ناگرێ لێرە هاتوون لە ماڵی ئارام ژیان دەکەن. بابزانین ژیانیان چۆنە ئەو ڕێکخراوە ناحکومیە کە ئەرکی دابەش ینی پاراستن و بەخێوکردنیانی لە خۆ گرتووە چۆن لەگەڵیان دەشی، بە چ شێوەیەک مامەڵەیان لەگەڵدا دەکات، خێرخوازان چۆن تەعامل دەکەن، وەزارەتی کار و کاروباری کۆمەڵایەتی، وەزارەتی تەندروستی چۆن لەگەڵ ئەو خەڵکانەی کە خاوەن پێداویستی تایبەتن مامەڵەیان دەکەن و چاودێریان دەکەن. خاتون نەربین تۆ باسدەوە کرد 27 کەس ئێستا لە ماڵی ئارام ژیان بەسەر دەبن. چەند ژوورتان هەیە؟ والله دوو ژوور لەسەرەوە دوو ژوور لە خوارەوە. ئەمە ژوور یەکەمە. چەند کەس دەخۆ دەگرێت؟ پێنج شەش قەروێلە. 6 قەروێلەتانە ئێستا حالیان 5 کەس دێت. 5 کەس بەڵێ. چیرۆکی وانە چۆنە؟ چیرۆکی وانە ئەوانە لێرە دەژین داک و بابیان نەمایە و هەندێکیان ژیانی هاوسەرگیریان پێک نەهێنایە. نزیکترین کەسش ئەوڕۆ بەڕاستی منداڵە، ئەوانە زۆربیان منداڵیان نییە و داک و بابیان نەما کە داک و بابیش نەما بە تایبەتی کە داک نەما حساب کە تو بێ کەسی. یعنی برا و خوشک ناتەخاوە؟ نەخێر خوشکەکە فەقیرە کێشەی هەیە دەرێ پیاوم قبوڵ ناکە. براکەی دێ دەلێ ژنم ڕای ناگری. یعنی ئەوانە هەموو کێشە دروست بە لە ناو ماڵ و ئایلەکان. ئەمە بووینە تاواکەری ئەو کێشانە ئینشاڵڵا بووینە هاوکاریەک لە بۆ حکوومەتی خۆشمان و لە بۆ کەسوکاری و ئایلەی وانە. باشە پێم بڵێ ئێستا ئەو خەڵک کوێن دەرێن خاتوون؟ ئەوە خەڵکی کەرکووکە. خەڵکی کەرکووکە لە کەرکووک هێناوێتانە ماڵی ئارام. چێ هەیەەوە؟ ئەوە داک و بابی نەمایە. داک و بابی نەماوە؟ بەڵێ. برای هەیە بەڵام داک و بابی برایەکیشیان هینا بۆ ئێرە ئەوش چاوی نەدەدی برایکە ئەمری خوای کرد لێرە. بێجگە لە خۆی براشێ ئەم خاتوونە؟ ئەو خاتونەش کێشەی زڕداک بەناشکردنە بێستا مشکلەی زڕداکمان زۆرە. زڕداک منداڵەکان ینی باوکی ماوە بابی مایە ژنی نایتەوە زڕداک بە خێوی ناکە. بە خێوی ناکە. ئەرێ وەڵڵا. لە چێت هەڵگرتەوەی؟ ئەوە کەسێکی خۆی هینای بەڕاستی من ڕێزم لە بۆ کەسە هەیە ڕێز تایبەتی مێ لەبەر ئەوش خزمەتی بەڕاستی سلچیدام دەستگای حکوومەتەوە ئەوش ماندیە لە بۆمە ئەمەش پێویستە هاوکاری بین. ئێستا بۆ کێشە لە ناومالی فەقیری ژنەکەی دەگوی یا دەبی تەلاقم دەی یا ئەوی بە خێو ناکەین کەواتە ئەمە هاوکاری بەڕێزی بووین و ئینشاڵڵا هاوکاریشان دەبێت. باشە ئێستا ئەو خاتونە لای ئێوەیە. ئەی ئەم دایە حاجیە ئەو دایە شەرعی کەرکووکە ئەوە شووی نەکردو حسابکە بە تەنیا دەژی و منداڵی نەبووە. دایە حاجی توانە قسەی هەیە؟ بەڵێ قسەم دەکەم. دایە حاجی سڵاوت دەبێت. سلام هەیە بۆ باوکم. خەڵک چێن دەری؟ خەڵکی کەرکووک. خەڵکی کەرکووکی. چەندە لێرە هاتوویتە هەولێر و لە ماڵی ئارامی؟ مانگێک تشتەوە ئەبێ. مانگێک زیاترە. باشە ژیان و گوزەرانتان چۆنە؟ وەڵای ژیان گوزەرانان باشە. باشە؟ یعنی هیچ کەم کوڕێکتان نییە؟ وەڵای کەم کوڕێمانێ بەسەمان زۆر باشن بوو. باشە خەڵکێک دەی خێرخوازدە یارمەتیان بدە چونکە ماڵی ئارام بۆ خۆی ناحکومیە. ئەوەی نازانم. خواردنتان چۆنە؟ وەڵای خواردنمان باشە. باشە پێم بڵێ لە کەرکووک شوێن نەبوو؟ باشێن هەبوو بەڵام شوێنەکەمان وا نەبوو بە ڕەحەتی تیا بژین. یعنی شوێنتان هەبوو لە کەرکووک بەڵام وەکو پێویست نەبوو. لێرە ئارامتر دەژین. باشە ئەی بۆ خۆت کە سوکارت نییە؟ کە سوکار بەهۆ کە سوکار من. ئەوە بۆ ئێستا خاتون نەرمین و کارمەندان بوونەتە کە سوکاری تۆ. کاکرێنین زۆر باشە بوومە. خاتون نەرمین ئەوەی دەیبینن بەشێکیان پێویستیان بە هاوکاری تەندروستیە. نەخۆشن دکتۆریان پێویستە وە تەنانەت لەوانەیە لە ڕووی خۆراکیشەوە ینی پێویستیان پێ چی دەکەنێەوە گرفتان نیە لەسەر ئەو مەسەلێ؟ وەڵاهی گرفتمان برێم نییە هەیە کونیە تو 27 کەس سێوەز بەنان بدە زەحمەتەوەندا ئاسان نییە. طبعا سبەی نان نێورانان هێواران مەعەدە میوە و
ما عدا شربتە کێکە جاریوە برسیان دەبی حالەتەی ضروريە شەوان درەنگ برسیان دەبی هەیە نەخۆش شەکرێ هەیە زوو برسی دەبیتە ئەوە دەبی حاضر بێخوا دکتۆر سەردانیان دەکات والله پێش ئەو کۆرۆنەیە بەڕاستی سەردانمان هەبوو بەڵام ئێستا لەوەتی کۆرۆنەیە بەڕاستی تەواریش کێ سەردانی دەکرد ینی وەزارەت تیمی دێنا یان خێرخواز وڵای خێرخواست ینی ئێستا حالی حاضر لەوەتەی کۆرۆنەوە چەند مانگەوە چەند دەبێت کەس نهاتیە هەتا ئێستا یەک دکتۆر لە دەرگای ئێرەی نەداوە بڵێ کاکە بزانم ئەو خەڵکە پێویستی بە هاوکاری بزان ڕۆژی تەندروستیان چۆن ناوەڵڵا یەک دکتۆر لە دەرگای نەدایە و حالەتان هەبووە پێویستی بە دکتۆر بێت ئیمکانێتتان نەبوو بێ ئەرێ وەڵڵا حالەتمان هەبووە پێویست بووە بە خۆمان بردیتمانە تەواوی زۆرمان دیبووینە یعنی ئەوێن دەریش ئەوانش حەکانەوە پێویست نییە دەبی بینەوە ئێرە دکتۆری تایبەت بینە ئێرە بەخەتی لۆ دابینێن ئەوە تەندروستی تەواوە یانیش هەر واللهی تەندروستی تەواو نیە تازە لە مستشفای تەواوی نایتمانەوە ئێستا ئەرێ وڵی ئەنی ئێستا بزەبت نابەز ئەو یەک دوو ڕۆژە لەو نزیکانە ینی دەزانم بەێ ئەو بۆ خۆی خەڵکیان دەرێ خەڵکی هەولێرە خەڵکی هەولێرە بەێ کە سوکاری وڵی مێردی نەکردێ منداڵینە نزیکترین کەسشکە منداڵ زۆربەی ئەوانەی کە لێدەن ئەوش شویان نەکردێ بەێ تاکە ڕێکخراوێکی ناحکومی لە تەواوی هەرێمی کوردستان تەنانەت لە پارێزگاکانی عێراقیش لە مووسڵ لە کەرکووک لەو شوێنانەی کە شوێنی حەوانەوەیان نییە لێم شوێنە لە ماڵی ئارام لێرە ئەو خەڵکانە هاتوون خەڵکێک لە مووسڵ هاتووە لە کەرکووک هاتووە لە سلێمانی هاتووە لە دۆک هاتووە لە هەولێر هاتووە لە ڕواندووس هاتووە چوزانم لە هەر شوێنێک کەسێک بێکەس بێ ماڵی نەبێ دێتە ماڵی ئارام پرسیارە گرنگەکە لێرەدا ئەوەیە ئەو پەیامی کە من لێرەدا دەمەوێت بیخەمە ڕوو ئەوەیە چه حکوومەت وەکو وەزارەتی کار و کاروباری کۆمەڵاتی کە خودی وەزیری کار و کاروباری کۆمەڵاتی ماوەیەک بەر لێ ئێستا سەردانی ئێرەی کردووە بەرپرسەکان بەڵام تاوەکو ئێستا هیچ هاوکاریەکی جددی هاوکاریەکی ئەو تۆکە ژیانی ئەو خەڵکە باشتر بکات نەبووە پێم بڵێ تۆ لێرە خزمەت دەکەی وانە چەند ساڵە خزمەت دەکەی لێرە وەڵی زۆر نابێت زۆر نابێت چ دەکەی تۆ ڕۆژ وڵی حەفازیان ئەگۆڕم خواردنیان ئەەکەم بەدەمەوە بەعزێکیان ناتوانن حەفازیان دەگۆڕ بەڕێیان شۆرم دەیان شۆی بەڕێ پێویستی زەحمەت نییە خزمەت بە زۆر زەحمەتە باشە ڕۆژانە کە لەگەڵ یان دەژی هەست بە چ دەکەی یعنی هەست بە چ دەکەی زۆر جار هەیە دایکێک لەگەڵ منداڵەکەی دەڵێ وەڵام ماندوو بووم جمکێکی دەبی تااقەتی نابێت بەس ئێوە ئەو هەموو نەفرەتان لەسەر شانە بە تەنیا فریایان دەکەن وەڵی هیلاگە بن پێوەی ینی زۆر ماندووە بن پێوەی زۆر ماندوو دەڵێ باش چ چیرۆکێکی خەمت دەداتێ ڕۆژانە دەیان بینی ڕۆژانە ئەمە فرمێسکی فەرمانبەرێکە کە لەم ماڵی ئارام دەژێت کە مەعاناتیان زۆرە هەر یەکێک لەم بە ڕێزانەی کە دەیبینن چیرۆکێکی هەیە لە نێو ئەو قوربانیانە خەڵکێک هەیە بابی هەیە دایکی هەیە یان دایکی شووی کردەوە یان باوکی ژنی هێناوە کە سوکارەکەی قبولی ناکە بەڕاستی هەر یەکێک لەوانە چیرۆکێکی تایبەتی دڵتە زێنی هەیە تۆ خەت شوێن دەرەی لێرە خزمەتیان دەکەی چەند دەبی تۆ لێرە چەند دەبی وەڵام ماوەکە زۆرە من باشە تۆ پێم بڵێ چۆن هاتووی ئەم کارت هەڵبژاردێ وەڵڵاهی خێرخوازی و برین حەزم لێ بوو ئارەزوە کە خزمەتیان بکەم چێ سەردانی ئەوەی کردووە بەرپرسەکان لێنم بەخۆی جار و بار دەهاتن بەس ئێستا بە لەوتێ ئەو نەخۆشیە پێیا بووە کە سەردانمان ناکە هاوکاری دەکران جاران باڵێ بەس ئێستا نە جاران بە ئەشیا باشە ئەشیا شتومەک وەکو چۆن پێم بڵێ بەبا حەفازە مەسەلەن خواردن دەهات جار ئەگەر ئێستا خێرخوازێک جێ لە ئێوە بێ کابراەک ئیمکانێتی دەوڵەمەندە پارەی هەیە میسالەن بەرپرسێکی حکومی جێ لە ئێوە دەبێت چیتان بۆ بکە ژیانی ئەو خەڵکە باشتر وەڵڵاهی هیچمان لە بکەوت بۆ خۆی دیارە یعنی جێکەمان زۆر ناخۆشە زۆر تەستکە زۆر بچووکە شوێنجاونی ئەوە دووەمیش برین وەڵی وەچی هاوکاری ئەوە خۆ دیارە جلو بەرگ و مەسەلەن حەفازە و خواردن و ئەشیا و ینی لە 5,000 دینارەوە دەکرێت هاوکاری ئێوە بکە تا ئەو پەڕی پارە هەر چەند بێت چکە سێجە خواردنیان چیان دەدەنێ خواردن وەڵی بەیانیان ماستیانەینێ پەنیریانەینێ نیوەڕۆ گۆشتە برنجە باشە کەوایە خەڵکێک هاوکاری دەکات
وڵی مامۆستەنەرمی خۆی یعنی هینە کات ئەیە هێنێت کەس لە دەرگەتان دەدا پارە بهێنێ تا ئێستا من هیچم نەبینیوە نەتبینیوە ینی خوا ئەو شوێنە بەڕێوە دەبا بەڵێ ینی وەڵی خوا و ئێوە و یەکەم- کارمەندان بەڵێ یەکەم خۆی گەورە دووە مامۆستانەرمین نەبوونی شوێنی گونجاو بۆ ئەوانەی کە لێرە دەژین یەکێک لە گرفتارە گەورەکانە ئەمە ژووری پیاوەکانە لە ماڵی ئارام نۆ پیاو دەژین لەگەڵ هەژدە ئافرەت شوێنیان جیاوازە ئەمە شوێنی پیاوەکانە ژوورێکیان بۆ تەرخان کراوە یەکێکیان خەڵکی مووسڵە یەکێکیان منطقەی لای سەرەوەیە مام عەبدوڵڵا ناسراوە بەڕێزێکی دیکە لە مەغمورەوە هەر ئەمەش هەر خەڵکی هەولێرە کەوایە لە زۆربەی ناوچەکان من حەز دەکەم لەگەر مام عەبدوڵڵا قسە بکەم هەر لە بیدایەتەوە هەر چەندە ینی توانای قسەکردنی نییە بەڵام حەزی نەکرد ینی دەربڕینی هەبوو هەرچەندە من بە باشی لە ئاخەوتنەکەشی نەگەیشتم مام عەبدوڵڵا چەند دەبی لێرەی؟ ئەوە هەبدە ساڵە حەبدە ساڵە مام عەبدوڵڵا دەڵێ حەبدە ساڵە ئەمە ژیانی خێزانی پێک نەهێناوە برات هەیە خوشکت هەیە؟ دەریان کردووە دەڵێ برام خوشکم دەریان کردوم ڕێیان نەگرتوم حەفدە ساڵە لەم شوێنەدا دەژی ئەوانەی لێرە کە خزمەتی مام عەبدوڵڵا دەکەن شوێنی برایان گرتوتەوە شوێنی خوشیان گرتوتەوە ئەرکیان قورسە دەڵێ خاتون نەرمین دایکە بابە بە فعلی ئەوانە پێویستیان بە هاوکاری هەیە بەڕێزانم ینی هەر کەسێک وەکو لە پێشتریشدا باسم لێەوە کرد خەڵکێکی زۆر دەیەوێ هاوکاری بکە دەیەوێ خێرێک بکە شوێن بگرێت بەڕاستی ئەوانە پێویستیان بە هاوکاری هەیە خاتون نەرمین بەڕاستی من دەمەوێت بزانم ئێوە چۆن خۆراکی سێجەمەیان بۆ دابین دەکەن خۆتان دەڵێن خەڵکێکی زۆر هاوکاریمان ناکە خەڵکێکی هاوکارێک دەکە و دواتر ئێمە لەبیر دەکە بەڵام چۆن دابینی دەکەن ئەو پارە سەرچاوی بودجە چۆنە لەکوێ دابین دەبین؟ بەێ بەنسبەت خواردن 27 کەس نان بدەی سێوەت بە زۆر زەحمەتە نەک هەر تەنها خواردن بەلکو حەفازە بەلکو پێداویستی جلوبەرگ ئێستا زستانە فەرمەوەتی لە بەرە فەقیرێ دەبی ئەگە خێرخواز لەگەرمان نەبی نەوەڵ ما عندك لبس بس ما عندك لبس مالك أبدا ما ئەوە لە مستەوە هاتووە دەڵێ زلم نییە محتاجین بەس لبس لۆ بعد أغلي بدلة جديدة بدلة جديدة بيوسي بزلتشي طاسة وين أهلك وين أهلك وين أبوك وأمك أهلي بالموصل بالموصل دلك السكر ليش يجي بالأربيد بو هاد جيت مهند جابني دلك كسك ناي مهند مني هنا وتاولي مرتاح هنا مرتاح أكو أكل أكو أكل دەڵێ لێرە من لەگەڵ ئەو کەسانە مرتاح دەژیم خۆراکمان پێدەدەن بەڵام زلم نییە لەبەری بکەم ئەمە کەسێکە بەڕەگەس عەرب لە مووسڵەوە هاتووە ماڵی ئارەمەکو باسم لێوە کرد سەرنجیمنی ڕاشێشە بەڕاستی وەکو ڕۆژنامە نووس کە شوێنەکە پێویستی بە ئاور لێدانەوەیە یعنی چ لەلایەن حکوومەت وەزیر سەردانی ئێرەی کردم وەزیری کار و کارباری کۆمەڵاتی سلااو ڕێزم هەیە لێرەوە هاتە ئێرە ئەم زۆر دڵم پێخۆش بکەیفم پێات کە ئاوهای کرد ئاوا کەلیمەی شەرەفە شانەزی پێوە دەکەم کە هاتە ئێرە دڵم خۆش بوو کە گوتم لەوانەیە کەم سەردانی ئێرەی کردو وەڵڵاهی ماوەیەک دەبی 6 مانگ زیاترا 6 مانگ بەر لە ئێستا وەڵڵا هیچی نەکرد ئەی بەرپرسەکانی تر ئەوانیش هیچ داوای لێبردنیان هەتا ئێستا ینی هەموو ئەوانی سەردانی ئێرەیان کردووە هاوکاری هاوکاریان نەکرد باشە چیتان دەوێت ئێوە بۆ ئەوەی ژیانی ئەو خەڵکانە باشتر ببێت یان بەفعلی باس لەوە کرد کە بینایەکە خەریکە دروستی بکەن ئەمە لێرە کا کەمەران ئێستا حالیان لێرە چمان پێویستە ئەو دەچینە سەر بینایەکەی لێرە ئەمە بەڕاستی سی حالەتمان لێ هەیە وایە لەو سی حالەتەی با حکوومەت ما خاتە سە وەزارەتی تەندروستی یا وەزارەتی خانەی بە ساڵاتوانی حکومی خواردنی دەنەفەرمان لە بنێریمانجێ یعنی ئەو دەکەمیەوە بکرێت ئەمە خاتون نەرمینە بەرپرسی ڕێکخراوەکەیە من لێرەوە ینی بانگەوازی ئەوان دەنگی ئەوان بە بەرپرسان دەگەینم
سی کەسی خاوەن پێداویستی کە لەوانە پێکاتون لە مام عەبدوڵڵا کوڕی ئەم شارە کوڕی ئەم وڵاتە کاسبکار ژیانی دروست نەکردووە پێویستی بە خۆراکی سێجەمە هەیە 30 نەفەر ئەگەر بکرێت لەسەر وەزارەتی تەندروستیان وەزارەتی کار و کاروباری کۆمەڵاتی خواردنی سێجەمەیان بۆ دابین بکرێت گرنگترین شتە زۆر چە خێرخواست دەستی خۆشبی ئەو ڕۆ دێ تەمانگەشکە نایە یان هەر نایە ئەوش حەق خۆتی لەوانەیە ئەوش داهاتەکەی ئەوەن دەبیتن بەڵام ئەگەمە بە تایبەت هەبی مانگانە خواردنی وانە تەمین بکەین ئەم زۆر بەڕاستی دڵخۆش دەبن. ئەم ڕێکخراوە ماڵی ئارام وەکو باسی لێوە دەکات مانگانە 600 دۆلاری ئەمریکی کرێی خانووەکەی دەدات کە 4 ژوور لە خۆ دەگرێت بەهۆی زۆری خەڵکێک ینی خەڵکی خاوەن پێداویستی لێرە کابینە دانراوە لە ژوورەوە جێ نەماوە خەڵکێک لە ناو کابینانە دەژی من لەبەرەوەی کە حەز ناکەم و ئەوانەی کە لە ژوورەوەشن حەز ناکەن دەربکەون لە کامیرەکەمان بۆیە حەز ناکەم دەرگاکە بکەوم ئێستا خەڵکێک لە نێو ئەو کابینەیە دەژێت لە نێو ماڵی ئارام بۆیە ئەوان بیریان لەوە کردوتەوە شوێنێکی دیکە گەورەتر بۆ خۆیان دابینی بکەن چونکە پێداویستێکی زۆر لە تەواوی هەرێمی کوردستان لە کەرکووک لە مووسڵ شوێنێکی ئەو تۆ نییە کە ئەو خاوەن پێداویستە تایبەتیانە تێیدا بژین تێیدا بحەوێنەوە زۆربەی ئەو خەڵکانێک کە لەسەر شەقام فڕێ دەدرێن دێنە ماڵی ئارام بۆیە ماڵی ئارام پێویستی بە گەورەکردن و فراوانکردنی شوێنەکەیەتی. ئەم شوێنە مەتبەخە شوێنی چێشتخانەیە وەکو ماڵێکی ئاسایی وەکو دەبینین مەخسەلێکە غەسالەیەکی گەورەیە مجەمیدە سەلاجە تەباخە سەوارەن بە خۆراک ئەمڕۆ پرسیاری خۆراکی ئەمڕۆم بۆ کردن ئەوان باسییان لەوە کرد ئێستا ئەوە نیسکیان ئامادە کردووە ئەم نیسکە بۆ ئەو کەسانەیە کە دەبینی زۆر جار هەیە لا ئیرادی داوای خواردن دەکەن دەڵێن برسیمانە بە پەلە نیسکیان بۆ دەبن ئەمڕۆ ژەمی خۆراکی سەرەکی لێرە ئامادە ناکرێت بۆ نیوەڕۆ خێرخوازێک لە دەرەوە کەسێک تەلەفۆنی کردووە گوتێتی ژەمی ئەو 30 نەفەرەی لە لای ئێوەیە 22 کەسە من دابینی دەکەم خواردنەکان چی بووە؟ باشە ئەمڕۆ ینی ئەوەی کە خێرخوازەکە خواردن ئامادەکە گوتی بریانیان بۆ دەینین مەهاباد خان یەکێکە لەو کەسانی کە لەم شوێنەدا دەژی هەم ماڵیتی و هەندێک جاریش هاوکاری برادەرانی دەکات لە هێنانی قاپ و قاچاق و دانانی سفرە مەهاباد تۆ کە سوکارت هەیە؟ بەخەوم ناکەم بەخێوت ناکە؟ خوشکەکەم مێدیکەن ئەمژاتمەکە نانمینی لە سەیداوەی بووم لەگەنەنەی ئەمنیایە سەیداوەی گۆتە سەداکەکە بەخێوی ناکە سەداکت هەیە؟ بەخێوی ناکە دەرێتە تو بەخێوت ناکەم نایباتەوە بابی نایباتەوە بیکوژی لە باشە ئەتۆ حەزت دەکرد لەگەر زرداکت بژی لەگەر بابت بژی یان حەز ناکەی خەدە نایباتەوە لێی دەدا لێشت دەدا؟ لێی دەدا ئەنێ لێی دەدا داچی خۆی نییە لێی دەدا لێم دەدا لە تو دەدا باشە تۆ ئێستا لێ بخوانە خوشکت هەیە ڕاد ناگری برات هەیە نیتت برا بەدەیەکە گنایە ژنینە تەڵەبەیە باشە کەوای برات هەیە ژنی هێناوە ئەوش تۆ ڕاناگری خوشکت هەیە ڕاد ناگری بابیشت ژنی هینایە زرداکەکەت لێت دەدا لێم دەدا لێرە دەژی تۆ؟ لێرە دەژی باشە چۆنە ژیانت؟ ئاشای دەشۆم پێشەکەی دەشۆم خواردنتان هەیە؟ پێویستیت بە چیە؟ ئێستا کەسێک هاوکاریت بکە دەتەوێت جلت هەیە؟
نا لۆم ناینێ بابم سرم لێ نادا بابە سەر لێ نادا خوشکە سەر لێ هەنادا سرم لێ نادا ناتێک پارەشت ناداتێ نا پارم ناداتە هیچ زرکیشم لۆ ناینێ چەکشی دۆلاینی هیچم لۆ ناینێ کەوایە تو ئێستا پێویستت بە جلکە بە پارەیە پارەیە پێویستت بە چیت کەیە حەزم لێ خەناوکەس خەناوکەکت هەبی حەزت لە خەناوکەیە حەزم لە تەنزیلە مەرەق تەنزیلە تەنزیلت دەوێت هەتا ئێستا تەنزیلیان لۆ نەهینای نا مەرەقمە تەلەزۆنی ژناکە حەزم لە تەلەزۆنی تەنزیلیە تەلەزۆنەکەی ژناکە ئێستا ئەگەر تو ئێستا تەلەڤیزیۆنێکت هەبی دڵت خۆش دەبێت مەخشبوڵ دەبی مەخشبوڵ دەبی ئەدێ لە بەڕێوەبراتێکی ئێوە بەڕێوەبراتی چاودێری کەم ئەندامانە چەند کەس دەخۆ دەگرێ خزمەت گوزاریەکانی ئێوە بۆ کەم ئەندامان بە چه شێوەیەکە؟ ئێمە وەکو بەڕێوەبەراتی چاودێری کەم ئەندامە سەر بە وەزارەتی کارین ساڵانە چەند قوتابیەک وەردەگرین تقریبان لە 420 تا 450 قوتابی لە خۆی دەگری ئەوانە هەم بە قوتابی ناو دەبرێن هەم بە سوودمەند بەڵام بەشێکی خەڵکیش ئێستاش کەم و تۆ قسەی لێ دەکەین لەسەر شەقام دەخەوێ ینی ئەوان شوێن و لانەیان نییە وەزارەتی کار و کاروباری کۆمەڵایەتی لە هیچ شوێنێک فەرمانگەیەک بەڕێوەبەراتێکی چاودێری هەیە و خەڵکانە لە خۆ بگرێ یاخود بەڕاستی نیتمان وەکو باسی لێوە دەکرێت کە نییە دا بەڕێوەبەراتی چاودێری کۆمەڵایەتی هەولێر دوو شوێنیان هەیە تایبەتە بە پەککەوتە و بە ساڵاتوان ئەوانە زیاتر بە ساڵاتوان و پەککەوتەکان لە خۆ دەگری بەڵام بە پێی ڕێنماییەکان ڕەنگە ئەوانەی کە لە شەقامەکان و لە شوێنە جیاجیەکان دەیان بینن ڕەنگە ئەوانە ڕێنمایەکان نەیانگریتەوە لەبەرەوە تا ئێستا ئەگەر نا زۆر جار من بەخۆم بینیمە بە دوا داچوونیان کردێ زۆر کەیسە بۆ لە شوێنان کە خەبەریان دایتە ئەو بەڕێوەبەراتی چاودێری کۆمەڵایەتی گرتوونە بەڕاستی